لە درێژەی چالاکی هونەریەکان لە شاری سلێمانی لە ئێستادا ئامادەسازی بۆ سازکردنی کۆنسێرتێکە کرێت کە ئەویش کۆنسێرتی پێکەوە لەگەڵ هاوڕێیان لە سلێمانی سازەکرێت و سبینە لە هۆڵی تەوار لە شاری سلێمانی سازەکرێت و دوو سبەی واتە ڕۆژی شەممە لە شاری هەولێر سازەکرێت. قسە لەسەر کۆنسێرتەکەکەم لەگەڵ زۆر بەڕێزان سامان ئەلیاس کە بەڕێزیان میوزیسیانە و هەروەها یونۆن موالیم کە بەڕێزیشیان میوزیسیانە لە سودی کورسات مەگەزین میوانمانە. بەخێر بێن سەرچاومان، بەخێر بێن، سپاس بۆ ئێوە. کاک سامان با لە تۆ دەست پێ بکەم، چۆن دروست بووم کۆنسێرتە؟ ئێمە دیۆتێکمانەیە کە بەناوی دوو گێزەرەوەیە، یعنی ئەو پێکەوەی کێسا باستان کرد لە 3 ساڵەمە پێش لە وڵاتی سوید لە شاری ستۆکهۆلم دامن مەزرا. ئەیتر لەو کاتەوە لەگەڵ مۆسیزیانی ترە هەم لە ستۆکهۆڵم لە دەروی ستۆکهۆلم لە وڵاتی سویدا توانیمانە بێکەوە کار بکەین. و ئەم بیرۆکەیەش ویستمان بە هەمان شێوە هەردووکمان بینەوە لە شاری سلێمانی ئەو بیرۆکەی پێکەوەیە لەگەڵ چەند مۆسیزیانێکا لێرە کارەکان بکەین. مۆسیقەکان مۆسیقی خۆمانە، بەڵام کارەکان لێرە بە شێوەیەکتر ئارانج کراوەتەوە بۆ چوارینێکی ژێدار. زۆر باشە. کەواتە بەڕێز یینۆن ئەتوانێت ئاماژە بە بەرهەمەکان بکات ئەو بەرهەمانەی کە لە ناو کۆنسێرتەکە نمایشەکرێت؟ Can you speak about the pieces we play? Oh yes, we are playing the pieces of both of us and that we composed in different times. Some of them connected to stories or to family or to place, but we are excited because I'm excited because it's first time for me to come and play here, and also we're gonna play it with the string quartet that arranged Hardy Majid. So we are excited to listen how the music will sound with the quartet of the strings. یەکەم جارێکە لە شاری سلێمانی نمایشەکەیت؟ For first time, so you came to Kurdistan, so yes, and it's very exciting for me because my parents are from Iraq, from Baghdad, and it's to come to this land and to play here music. It's very special for me. کەواتە قسەکانی ئەمان بۆ ئەڵێ مۆسیقەکان مۆسیقی هەم منە هەم مۆسیقی یونۆنیشە لە دوو بڵین لە هەماک بۆم کاتە بڵین مۆسیقامان نووسیوتە مۆسیقاکان لە کاتی جاوەتە نووسراوەتەوە هەروکوی کە باسیشمان کرد لەگەڵ مامۆستا هەردی مەجیدە ئەوە ئەڕەنج کردێتەوە بۆ چوارینێ ژێدارە و یونۆنیش ئەگەر بڵێم هەر وڵاتی خەڵکی وڵاتی عێراقە باوکو دایکی ئەوانە بوون کە لە بەغاوە لە ساڵی پەنجاکانە چون بۆ وڵاتی ئیسرائیل، بەڵام لە ماوەی 20 ساڵە یونۆن لە تورکیا ژیاوە، ئێستا بۆ ماوەی 3 ساڵیشە لە وڵاتی ستۆکهۆلمەژی. بەستر وەکو عەشقێک هەم بۆ مۆسیقا، هەم عەشقێکیش بۆ هەموو وڵاتەکە، هەموو وەکو کوردستان، وەکو وڵاتە، وەکو عێراق. ئەڵێ یعنی دڵخۆشم کەوەی کە بێمە چۆن ئەڵێ کە بۆنی وڵاتکەی بۆنی ئاوهەوای هەمان وڵاتکەی کە بزانی کە ڕێگ و ڕیشت لێوەیە. زۆر باشە. کەواتە ئێستا باسی زیاتر ناوەڕۆکی کۆنسێرتەکەکەین، بەڵام هەدەکەم بزانم ئێوە چۆن کۆنتاکتان کردو بە یەکەوە، چۆن یەکتریتان ناسی؟ من جوابمەوە جواباتەوە زۆر جارەڵی سوۆشیال میدیا زۆر خراپە، بەڵام زۆر کاتیشە زۆر باشی هەیە. یونۆن یەکەم جارە مەسیجێکی نارد لە ڕێی فەیسبووکەوە، وتی من هاتومەتە وڵاتی سوید و حەزەکەم یعنی مۆسیقی بناسم. Speak about the first message you sent with the Facebook. I sent him a message because I came to Sweden new, but he was already, and I look for musicians and play my music. It's hard to find in Sweden, and I'm really glad we find someone because it's not just we become friend musicians, but we become friends, real friends. So we go now to tour in Europe, we go to Kurdistan, we go to Romania, and we record the album together. So together, the album name together. کەواتە ئەم خۆی بە دوای هاوڕێیەکی ڕاستەقینەیە گەڕا پێشەوەی کە بە دوای میوزیسیانێکە. ئەگەر ئەوە بڵێیتەوە چکە ئەویش یعنی حەزێکە کێچێک دۆزێتەوە هەم یعنی لی تێبگا ئیتر ئەمەش ئەم کۆنێکتی کە هەمانە هەم لە ڕووی بڵین هەمان وڵات و هەمان کە مۆسیقا ئەزانیت و زۆر لێکەوە نزیک بووینەتەوە. ئیجا ئەو وشەی توگێدەریش کە بەکارێنین هەر لە ڕووی ئەوە هاتوشێ ئەمە دوو کەسین توگێدەر کە بەیەکەوە کارەکەی و بەڕاستیەوە 3 ساڵیشە کارەکانمە هەروە بەیەکەوە کردووە. هەم وەکوی کە چۆن باسیکە لە ڕۆمانیا، پێشتر لە بەلجیکا بووین، پێشتر لە وڵاتی تر بووین، ئەمانە بڵین
ئێستا بڵێن هاتوونێتە کوردستان لە تورکیا بووین بڵێن بۆ نمونە هەر بێک و کارەکانمان کردو بەڵام لەگەڵ خەڵکانی ترە پێکەوە ئیشێکی ترمان کردو بێکەوە هەر بێکەوە کەواتە میمۆری زۆرتان هەیە بێکەوە بەس یەک شتمان هەیە لێک ژووران نەخەوتوین we don't sleep in the same room. Yeah, I just want to say that really, just not in the same room, but I feel lucky I met Saman together, and actually what we want to do, because there is a lot of problem now in the world, in the Mediterranean, and we want to show by the music that we can, people, different culture, different countries, different skin, different religion, we can meet and we make music, we make love, we spread love, and no problem, no boundaries, no limits. ئەڵێ ئاماجەکەمان هەر ئەوەیە سەرکەوەی کە بەش باسێکی کە ئێمە کە ئەچینە هەر جێگای ئیش لەگەڵ کەسێکاکەین نە من نە یونۆن نە بیرەکەینەوە لە چ ئاینێک لە چ نەتەوەیەک لە چ زمانێک چ کەڵچەرێک چوە لەبەری کە بیبینێ سەر لە تەواوی دنیا بەتایبەت لە ناوچەی ناوەڕاستە یعنی شەڕێکی زۆر هەیە ناکۆچیی زۆر زێر لە بینی زلهێزەکانە یعنی ئێمە وەکو ئینسانێکی ئاسایی پێویست ناکە بچین ناو ناکۆچیەوە تۆ کوردی تۆ خەڵکی ئیسرائیلی تۆ خەڵکی تورکیای تۆ خەڵکی عێراقی تۆ عەرەبی ئێرانی هەرچێکی ئێمە بێ ینی بەیەکەوە بتوانی کار بکەین. بەڵێ زۆر باشە چی لە مۆسیقای کوردی فێر بۆیت و چۆن وەسفی مۆسیقای کوردی ئەکەیت؟ If you can say something about the Kurdish music, if you have heard before. Yeah, of course I heard before because I lived in Istanbul for 20 years and I play all over Turkey. So just a moment. So his wife it is also half Kurdish and. My wife is Turkish Kurdish and so. Yeah, I know the Turkish Kurdish music and the instruments and the makam. So and I like it. It's close to what I like, my music. So. جلی کردی هیا؟ جلی کردی هیا؟ She asked if you have a Kurdish clothes like. Clothes? Yes. Clothes? Clothes, yes. No. Maybe I buy to my daughter from the bazaar here. Yes. الله أنا بوكشك مين كرنا ناو بازار اللي زور باشا. إيوا بيكوا حول أدن كموسيقى كردي بجنن ياخد موسيقى كلتشر جواز كان. كلتشر جواز كان بلام لهما كاتيش يعني موسيقى خوما نجني خوما موسيقى كان من نسيوته. بلام يتر أيديكش أوي يعني شو كأي ما كسيشين كأجرين وكو كسيش جرّ كوين موسيقى ما تواني بلاي عربي بي أتواني بلاي كردي بي أتواني بلاي تركي بي من بەستی پرسیارەکەم ئەوەیە کە بۆ نمونە کە ئێستا لە شاری سلێمانی ئەم کۆنسێرتە سازەکەن مادەکانی ناوی یاخود بەرهەمەکان کەڵچەرە جیاوازەکانی تیان تایبەتە بە میوزیکی کوردی کەڵچەرە جیاوازەکانی تایە بەڵام لەگەڵەوەش ئەو مۆسیقانی کە من نووسیمەتەوە حتمەن یعنی پەیوەندیکی هەیە بە مۆسیقای ئەم ناوچەیەوە کە بڵێن سلێمانی بێ یان بڵێن کوردستان بێ هەر جێگایەکتر بێ بە هەمە شێوەیەکتیش بەس یعنی کەڵچەرە جیاوازەکانە. کاک سامان بۆ تۆ چ ئاسانکاریەک هەیە کە لەگەڵ میوزیسیانە با بڵین بیانیەکان تێکەڵاوێکی یەکجار زۆرت هەیە؟ ئەوەی ڕاستی بێ ئاسان نییە بەڵام ئیترەوەیش ئیشێکی زۆر زۆریەوە چونکە تێگەیشتن وکو چۆن ئێستا تۆ بێکەوە قساکەینەکە بە هەمان زمان قسە نەکەی بە هەمان نزیکاتیمان ناتوانین لە یەکتری تێبگەین هەروکو دوو هاوڕێش لە مۆسیقاشە ئەوەیە بەگەر تۆ لەگەڵ ئەو کەسانە نەگونجیت لە ڕووی حتا لە ڕووی مۆسیقاوە لە ڕووی ئەخلاقتەوە لە ڕووی پرەنسیپتەوە تۆ ناتوانانی مۆسیقا بێکەوە دروست بکەیت جا دروستبوونی ئەوەش بۆ وەگەێتەوە کە بێت تۆ وکو مۆسیقی کەسێکی فراوان بی لە بیرکردنەوەیە یعنی ئێستا تو بڵێن باسی مۆسیقای کوردی کە تۆ ناتوانانی بڵێ بەس باسی مۆسیقای کوردی تۆ کاتە تۆزی خۆت بچووکەکەیتەوە وکو تۆ چۆن بڵێ بە ڕێگایەکی بەس باریکا بڕێ بەڵام ئەگەر لەگەڵ مۆسیقی تۆ زۆرتر کار بکەی وکو بڵێ ڕێگاکەت فراوان بێ خەڵکانی ترە بینی دنیای ترە بینی وکو چۆنە چیت ناو باخێکەوە ئەنواع لە گوڵی تایە بۆنی چەند گوڵێکی ترەکەی ڕێنگێکی ترە بینی لە مۆسیقاش ئەوەیە کە تۆ کەڵچەری ترە کارەکەی دوای مۆسیقاکە دوای لێکە دەوڵەمەندتر بێت. گروپەکەتان چەند میوزیسیانێک کە لەوێش یان گروپێکی گەورن با بڵێن؟ ئێمە خۆمان هەردوو کەسین بەڵام زۆر جار ئەبینە 8 کەسی زۆر جار ئەبینە 3 کەس زۆر جار ئەبینە 4 کەس بەپێی کارەکەیان بەپێی کارەکانە مەڵە. زۆر باشە ئەو بەرهەمانەی کە سبەینێ پێشکەشیەکەن چین؟ ئەو بەرهەمانی کە سبەینێ پێشکەشێکی بڵێن بۆ دانەی چەند 3 پارچە مۆسیقای من نووسیمە 6 پارچە مۆسیقاش یونۆن نووسیوێتی ئەو مۆسیقانەش بڵێن وەکو چۆن کێسا باسپانکەی کەوتمان کە
بۆ ئازادیە بڵێن بۆ کە مرۆڤەکان بتوانن بەیەکەوە کار بکەن بیرۆکەکان لەوە هاتووە مۆسیقاکان بڵێن ئەتوانم بڵێم زۆر ڕۆحەتی کوردی تایە زۆر ڕۆحەتی شەرقی تایە زۆر ڕۆحەتی تورکی تایە عەرەبی تایە ئەوروپی تایە چونکە نووسینەوەی مۆسیقاکان بۆ شێوە ترادیشنە نییە نووسیمان بێتەوە کە بڵێ هەربێ لە یەک شێوە بێت لە یەک نەوە بێت زۆر جیاوازکاریە زۆر باش ئەم پرسیارم بۆ بەڕێی سینۆن ئەم کۆنسێرتە پێت خۆشە لە چ وڵاتێکی تر بینەران گوێبیستی بن that this concert so we do it tomorrow in the Kurdistan where we were to hear again or maybe so making again same concert in which country is the same idea. Well, I want to make it in many countries, and if I can play also with countries that they are enemies, because in the music there is no enemy. The music sounds don't have passports. You can tell her. على توانم لهجو حزكم لهجو وقت الدنيا بيكم شو موسيقى دنيش باسبورتيني يعني توسنو الدنيا. And I actually just spoke with someone that I would like to make we would like to make a project for peace and love, which means to bring musicians from different countries, let's say, I don't know, Israel, Iran, Kurdistan, Turkey, Europe, and together make music, make project, make documentary film, make concerts. So, as I said, I would like to play everywhere. This project everywhere in the world. على حسب كم الطاوي الدنيا بيكم وبيروكيش يستهم أنا وزيادة بيروكية أو كباس لواقع ك فيستيفال شيء بتشوف دروس كي يام بلين كونسرت شيء جورا دروس كين ل بو آزادي أو بو خوشويستي. But if I know that there is I go to a country that there is a problem, or this country has the problem where the country I come from, for me it's even more meaningful, more important for us to play their music with their musicians. So say, okay, you see, we get together, we don't have a problem. We don't have a problem. No? Ale uku chona basi او ناكو شاناكي بلين سالا ناوچي ناو راسته بلين لبيني همو نو تمام كمار عربي ترك بي كرد بي امانه على ابن حزه كم اسبلين بلين وكو تو كسي بي لقى بلين ولاتي شي دراوسيه مشكلتي وكو موسيقيان بشي تو ولاتي دراوسيه ليو كاري موسيقى بكي بوي ك وكو مسجل وكو ناميك بي بتاوي سركر دكان بي بتاوي خلك يم وكو خلشي اساي كشيك مانيه وغلويك خوشويستي واشتي قبل like in the terminal we had a problem with the flights. We came 2 days late, but in the airport when I took the Oud, everybody look. People from Jordan, from Doha, from Qatar, the children, the old people. So they didn't ask, where are you from? What if they saw the instrument? They listened. They said, "Oh, it's really nice. We like it." إمتى بيستمع بفرقة بين رشيد وشمة بين ولا مراسي فرقة. رام كشيه بو. ولا كشيه بو. يتل أم بياني ساعات سي بياني قشتيني. شارج بريء أوين. أجا بيبي باتينا برادر يقولي زوترات نكردستان. بلام يتل بلين أو نبي تعقد من هنا أو فرقة خانة. يتل عودك يدر هنا ولا مطار دوحة. عودي ليا بلا متو خلكاني كاتم لك خلشي عمان هاتم وخلشي دوحة بلا خلشي سعودية أمانة خلك هاتم يعني كزنية برسي تو خلشي شوي يعني شيء كيلين ما هم يدايش وجوي لعودك جابوا هالباسي أوكين موسيقى يعني دنيا ناس نوري هي نا باسبورتي شيء بله استوبي ما بأمريكانيشتان هنا ولا كورسات داتان نوا بله لو جورا دامان نوا هو دارم كز دسي بنا بقى چين أو أمريكانا كاميريتي خمتانا What she said? Let's speak about we have an instrument so we bring our instrument so we put in the room. So she says so there is a camera, it is safe, it's okay. أمريكان چين كاك سامان. يونون عود ليا لقال أمري percussion ليا ولا هما كاتيجوراني جالت. بله. مش أمري كلارنت. And we do also a kind of fusion of the Mediterranean makam
but also a bit with Western and jazz, Western music and jazz. So we don't do just traditional Mediterranean. يعني توزي بشوي يكتب بلين شيب كمو لكاتك كتولي رجول مقام جابي بلين بغزة بلين ترأوي بلام يا ما هو لين كتكلي كين بتوزي بموسيقى بلين أوروبي غربي أو بلين بموسيقى ونكلاسيكو بموسيقى جاز يعني وكشون بيلين فيوشن يعني شتيك نبي بلين هر عينا أو شت تراديشنال بتشون لكردية هي شون لعربة هي شون لتركيا هي شون لفارس هي بس يقول كتكلي جابي ميكسيك بيت لنيواني هردو لنيواني هر مهانة بس شو أزوج جالس تهم بلين كونسرتيك بلين لكردستان سيرك كي كمان تجنك داني شتو كمان إقليا أو أنت بلين بس يشتيك تناكن بلا ما هولين كشتيك كين ك توزي رنگانوی تریتی آبید. زور باشه برای زیونن گورانی کردی زانه؟ یعنی سپین گورانی کردی علت؟ نه سپین گورانی به ترکیه علت. چون او 20 سال ترکیه جیاو. نه. هلا سرتاو آماجی پیکرد که کردی باج نزانت، بلام عربی ازانت. بله. و ترکیش ازانه کواتا؟ ترکیه ازانه، انگلیسی ازانه، عبری ازانه. بله. بەڵام ئێستا ئەم ڕۆژ لە ماڵی ئێمە بووین کفتەمان خوارد بەدایکمی و چۆنی Until tomorrow I would like to speak few words with the audience, so someone asked him to teach me to speak. هەندێک وشەی فێرکرد. هەندێک وشەی ئەمە پرۆفێرم کرد بۆ بەیانی کە لە کاتی کۆنسەرەکەیان باسی کرد. زۆر باشە ئەبوو پێشتر ئەم پرسیارە بکەم بەڵام هەموو گروپێک کە کۆنسێرتێک سازەکات مەسیجێکیان هەیە کە ئەیانەوێ بە خەڵکی بگێنن ئەو مەسیجە کە لە پشت کۆنسێرتەکەی ئێوەیە چییە بۆ ئێمە و بۆ هەموو جیهانیش ئەوانی کە گوێیان لە بەرهەمەکانی ئێوە بێسبینێ. هەروکوی کە باسم کرد ئەو پێکەوەیە ینی ئەو پێکەوەی زۆر گرنگە بەڕاستی ینی تۆ لە هەر جێگایەکە بی تۆ ئەتوانی بەیەکەوە کار بکەیت بە ئینگلیزیش پێڵێ ئینکلود بڵێن من خۆم لەو کەسانم ینی بم خەرە هەر وڵاتێکەوە ئەتوانم لەگەڵ خەڵکی ترا کار بکەم چوار حەز ناکەم ئێستا بێ مەم ژوورێکی ئاوا من و تۆ لەگەڵ یونۆ دانیشتوین ئەگەر کەسێکی تر هەبێ لێرە حەز ناکەم ئەو کەسە لە دەرەوەی باز نەکە ئێمە بێ پێم خۆشە ئەو کەسەش لەگەڵ ئێمە بێ ئیجا ئەم مەسەلەی پێکەوەیە بەڕاستی ئەمە مەسیجێکە هەم لە منەوە هەم لە میونۆنە کە پێڵەن توگێدەر کە ئێمە بتوانین تەواوی خەڵک بێ کۆکۆکەینەوە بتوانین تەواوی لە بچینە هەر جێگای لەگەڵ خەڵکە بتوانین کار بکەین یعنی ئێمە ئەو سنوورەمان نەبێ بۆ ئەوەی کە بڵێن ئەمە تۆ خەڵکیش کوێکی و نازانمە چ دیانەتێکی هەیە بە چ زمانێک قساکەی ئەوە نییە ئەوە بۆیە ئێمەش ئێستا کە وەکو دوو کەس لە ئەستیودۆ هاتوونەتە ئێرە بۆ مەسیجەشەوە هاتوونەتە ئێرە کە ئەوەی کە لە هەولێریەت بۆ قەڵای هەولێر بۆ نمونە ئەوەی کە بەیانیە بۆ کۆنسەرتە هەموو کەس بەخێر بێت خەڵکی هەر چ وڵاتێکە بە چ زمانێک قساکە چ ئاینێکی هەیە لە چ شوێنێکی دنیا لەدایک بووە ئێمە بە خۆشحاڵیەوە پێمان خۆش بێت. زۆر باشە ئەو کۆنسێرتێک کە لە شاری هەولێریش سازەکەن هەمان پرۆگرامی هەیە؟ هەمان پرۆگرامی هەیە بەڵام ئەوەی هەولێر بە خۆشحاڵی لە قەڵای هەولێرەکەەوە جێگایەکە بەڕاستی نەک من و هەرکو کەسێک لە خەڵکی سلێمانی هەموو تەواوی کورد حەقیانی شانەزی پێوکە کە شوێنێکی ئاوە هیستوریات هەیە کە چکە هیستوریا ئێمە ئەتوانی ئێمە بپارێزین کە لەسەرم خاکو ئاوین. دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم کەم ئێوارەیە لەگەڵ ئێوە بووم سپاس بۆ ئێوە کە لە پرۆگرامەکەمان ئامادە بوون زۆر سپاس بۆ تۆ سپاسدانەکەم بەڵێ خۆش